چەی مانگی 11 و 12 ساڵی 2020 دابەشکرا، بەڵام لەلایەن حکومەتەوە نا. نەوتی سپی بەسەر چین و توێژێکدا دابەشکرا، ئەویش هەر لەلایەن حکومەتەوە نا. ئێرە ڕێکخراوی هاواری خێرخوازیە لانەی منداڵانی بێباوک و خانەوادەکەم دەرامەتەکان. لێرە موچە دوا ناکەوێت و هەموو مانگێک لە کاتی خۆیدا بە هاوکاری و دەستگیرۆی خێرخوازان موچە بە بێباوکان دەدرێت، چونکە دەستەکانی ئێرە دەستی ئەمین و ماف و قوتی هەژاران ناخۆن. ڕێکخراوی هاواری خێرخوازی موچەی مانگانە و نەوتی سپی و جلوبەرگ و خواردنی دابەش کرد. ئێمە وەکو ڕێکخراوی هاواری خێرخوازی سوپاسی خۆی گەورە دەکەین تا ئێستا بەردەوام بووین لە پێدانی موچە کە ئەمڕۆ مانگی 11 و 12 موچەی مانگی 11 و 12 دابەشێکین ساڵی 2020 لەگەڵ موچەکەشا ئەو تا بەشە نەوت دابەست دەکەین و هەروە هەموو کاتێکیش لەگەڵ موچەیە ئەوەی توانامان هەبوو بێت توانی بێتمان وەکو خواردن و وەکو جلوبەرگ و وەکو شیرینی و وەکو پێداویستەکانی قوتابخانە لە کاتی قوتابخانەیە ئەلحەمدولیلا دابەشمان کردووە. تا ئێستا ئەوەتی ڕێکخراوی هاواری خێرخوازی دروست بووە لە ساڵی 2013 کە ئیجازەی فەرمیمان وەرگرتووە. هەموو دوو مانگجارێک ئێمە بەردەوام بووین لە پێدانی موچەیە و لەم هەموو قەیرانەیە ئەلحەمدولیلا تا ئێستا لە موچە دانەبراوە و بەردەوام بووین لە موچە پێدانی موچە بۆ مناڵانی بێباوک و بێجگە لەوەش کە ئێمە زۆر جاری واشە بۆ غێری مناڵانی بێباوک بە ئیزافە لە شوێنەکانی کە هاوکاری پێشکەشمان کردو بە خەڵکی فەقیر و هەژار و هەروە بە ئاوارەکان دەستان پێیان بۆ یارمەتی ئەوانیشمان ناوە. ڕێکخراوی هاوار ئەمە ئیشە سەرەکیەکەی دابەشکردنی موچە و هاوکاری مناڵانی بێباوکە. ڕێکخراوەکە بارەگای سەرەکی لە سلێمانیە، بەڵام کەم شار و شارۆچکە هەیە دەستی هاوکاری ئەم ڕێکخراوەی پێنەگەیشت بێت و ماڵی بێباوکانی ڕووناک نەکرد بێتەوە. نزیکەی 900 منداڵ لە موچە و پێداویستە خۆراکیەکان سوودمەند دەبن. ئەمڕۆ موچەی مانگی 11 و 12 دابەشەکرێت بە دوو مانگجارێک ئێمە 250 خێزانی بێباوکمان لایە بۆ هەر خێزانێک بڕی 100,000 تا 200,000 موچە وەرەگرن. لەگەڵ موچەکانیانە ئێمە جلوبەرگیانێنێ لەم فەسڵەیە جلوبەرگی زستانە دابەشەکەین. زائیدەن ئەو دەبەنەوتانەی کە لە ڕێگەی خەڵکانی خێرخوازەوە کڕاون نزیکەی 20 بەرمیل نەوتە بۆیانەکەنێت دەبەوە هەر خێزانە دوو دەبیان ئەدەینێ لەگەڵ شیرینی و بەشە خۆراکیشیان ئەدەینێ. بەپێی ئاماری ڕێکخراوەکە دۆخی ژیانی زۆربەی هاوڵاتیان لە خوارهێڵی هەژاریەوەدان. ئەگەر هاوکاری خێرخوازان نەبێت و پشتگیری ئەم ڕێکخراوانە نەبێت سەدان خێزان دەکەون و دۆخی ژیانیان دەکەوێتە مەترسیەوە. داوا لە سەرمایەدارەکانیش دەکەن هاوکاریان بکەن تا بتوانن چرای ڕووناکی ماڵی منداڵانی بێباوک بە ڕووناکی بمێنێتەوە. ڕامیا ڕۆسمان تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ.